دەوڵەتی کوردستان بەڕێوەیە بە پێنووسی دکتۆر مەهدی کاکەی. ڕێککەوتنی دابەشکاری و داگیرکاری لۆزان بە کردەوە بەسەر چووە و هێڵکاریەکانی نەخشەی ڕامیاری نوێ بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی بە دەرکەوتن کردووە کە بەسەرکردایەتی ئیسرائیل، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و فەرەنسا و بەریتانیا کێشراوە. ڕژێمی تورکیا ڕاستیەکانی نەخشەی سیاسی نوێی هەرێمەکە دەزانێت و هەوڵی نائومێدانەی دەست پێ کردووە بۆ پوچەڵکردنەوەی کێشانی ئەم نەخشەیە، بەهانابردن بۆ ئەوانەی بەرپرسیارن لێی و ئەوانەی کاریگەریان لەسەر ئەم نەخشە نوێیە هەیە کە بەم شێوەیەیە. ڕژێمی تورکیا دەستی کردووە بە داخوازی لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و هەوڵ دەدا لەگەڵی بۆ ڕازیکردنی هەڵوەشاندنەوەی پارتی کرێکارانی کوردستان یان کۆتایی بە خەباتی چەکداری بهێنێت لە بەرامبەر ئازادکردنیدا. ئامانجی سەرەکی تورکیا لەم دەست پێشخەریە کۆتایی هێنانە بە خۆبەڕێوەبردن لە هەرێمی ڕۆژاوای کوردستان، بەدیهێنانی داواکاری ئۆجەلان بۆ دانانی چەک و دەستبەرداربوون لە مافەنەتەوەیەکانی کوردستانیان لە هەرێمەکەدا. ئەردۆغان هەوڵی فریودانی ئۆجەلان دەدات، هەروەک چۆن کەماڵ ئاتاتۆرک ئەندامی کوردی پەرلەمانی تورکیا حەسەن خەیری فریودا کە پێشتر بە جلوبەرگی کوردیەوە بەشداری دانیشتنەکانی پەرلەمانی تورکیای دەکرد. ئاتاتۆرک بڕوای بە حەسەن خەیری کرد کە تەلەگرامێک بنێرێت هاوکات لەگەڵ خالید زیاباگ بۆ کۆنفرانسی لۆزان لە ساڵی 1923 کە تیایدا پێداگریان کرد لەسەر مانەوەی کورد لە یەک دەوڵات لەگەڵ تورکدا. دوای واژۆکردنی ڕێککەوتنی لۆزان، ئاتاتۆرک خەیری لە سێدارەدا، ئەماش ئەوەیە کە ئەردۆغان دەیەوێت لەگەڵ ئۆجەلان دووبارەی بکاتەوە و دواتر بە جۆرێک لە جۆرەکان کۆتایی پێبهێنێت، بۆ نمونە بە ژەهراویکردنی یان هەر ڕێگایەکی دیکە، چونکە تورکیا ئامانجەکەی پێبەدی دێنێت. کۆمەڵگەی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا و ئیسرائیل بڕیاری داوە نەخشەی ڕامیاری ڕێککەوتنی لۆزان لا ببات و نەخشەیەکی ڕامیاری نوێ بۆ ناوچەکە بکێشێت، بۆیە پێویستە گەلی کوردستان بەگشتی و بەڕێوەبەرایەتی خۆسەری ڕۆژاوای کوردستان و بەڕێز ئۆجەلان بە پیلانەکانی تورکیا و بەڵێنە درۆینەکانی فریو نەدرێن. هەروەها پێویستە هەرێمی ڕۆژاوای کوردستان بەردەوام بێت لە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ بەدیهێنانی ئازادی و سربەخۆیی بۆ خەڵکی هەرێمی ڕۆژاوای کوردستان بە هەموو پێکاتە نەتەوەیی و ڕەگەزی و دینی و دینزاییەکانیەوە. بۆ ڕاگررتنی وێنەکێشانێکی نوێی ناوچەکە، ڕژێمی تورکیا ئۆفەری پێشکەشکردنی خزمەتگوزاری جۆرا و جۆر بۆ ئیسرائیل دەکات، بۆ نمونە پاراستنی ئاسایشی ئیسرائیل لەلایەن سووریاوە، گەڕاندنەوەی پەیوەندی ئابوووریەکان و هەماهەنگی ئاسایش لەگەڵیدا، پشتیوانیکردنی ئیسرائیل بۆ لەکاندنی کەرتی غەزە، کەناری ڕۆژاوە، بەرزاییەکانی جۆلان، چیای هێرمۆن و ناوچەکانی دیکەی سووریا. بەڵام هەوڵی تورکیا شکست دەهێنێت، چونکە ئیسرائیلیەکان دەزانن کە بوونی خۆیان وەک گەل و دەوڵەت و ئاسایشی نیشتمانیان بەستراوەتەوە بە دامەزراندنی دەوڵەتی کوردستان، چونکە گەلی کوردستان تاکە هاوپەیمانی استراتیژی ئیسرائیلە لە ناوچەکەدا. سێیەم، بۆ لەباربردنی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، ڕژێمی تورکیا کار بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەکات، وەک هاوکاری و هەماهەنگی لە شەڕی ئۆکرانیا، دژی رووسیا و هەروەها دژی ڕژێمی ئێران و بەرەنگاربوونەوەی تیرۆریستانی داعش، تەنانەت وەرگرتنی بەرپرسیارەتی پاسەوانیکردنی زیندانەکانی هەرێمی ڕۆژاوای کوردستان کە تیرۆریستانی داعشی تێدایە، هەروەها پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و ئاسایشی نەتەوەیی ئیسرائیل. بەڵام ئەمریکا و ئیسرائیل هەردووکیان دەزانن بە پرۆژەی تورکیا عوسمانی و ئایدۆلۆژیای ئیسلامی تیرۆریستی ڕژیمی تورکیا و پشتیوانیەکانی بۆ ڕێکخراوە ئیسلامیە تێرۆریستیەکان. ئەمریکا دەزانێت کە دامەزراندنی دەوڵەتی کوردستان گەرانتی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و ئاسایشی ئیسرائیلیش دەکات. بە هاوپەیمانی دەوڵەتی کوردستان و دەوڵەتی ئیسرائیل ئاشتی لە ناوچەکەدا بڵاو دەبێتەوە و گەلەکانی ئازاد دەبن، خۆیان بۆ بیناسازی تەرخان دەکەن لە بری کوشتن و شەڕ و وێرانکاری. چوارەم، بە مەبەستی پوچەڵکردنەوەی پرۆسەی دووبارەکێشانەوەی نەخشەی ناوچەکە، تورکیا بە خێرایی فەرمانی بە ڕێکخراوی هەیئەتی تەحریر شام کرد کە بە کۆمەک و پشتیوانیکردنی لە سووریا دەست بەسەر دەسەڵاتدا بگرێت. ئەمریکا و ئیسرائیل پرۆسەی گۆڕینی ڕژێمی سووریایان قبول کردووە، بەڵام ڕێگە نادەن بەردەوام بن لە حکومڕانی سووریا. ئیسرائیل و ئەمریکا هەرگیز ڕێگە نادەنە تورکیا ئیمپراتۆریەتی عوسمانی دابمەزرێنێتەوە و زاڵ بێت بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و سووریا بەتایبەتی. پێنجەم، لە سەرەتادا هەرێمی ڕۆژاوای کوردستان و ڕەنگە بۆ ماوەیەکی سنووردار بە سیستمێکی فیدراڵی یان ناوەندی بەهرەمەند بێت کە ڕەنگە چەند ساڵێک بخایێنێت.
پاشان هەرێمی ڕۆژاوا و باشووری کوردستان یەک دەگرن و ئەم دەوڵەتە گەنجە دەبێتە بنەڕەتی دەوڵەتی کوردستانی گەورە. بۆیە پێویستە خەڵکی کوردستان خۆیان بۆ پێشوازیکردن لە لەدایکبوونی دەوڵەتەکەیان ئامادە بکەن. هەروەها پێویستە بەرپرسانی کورد هەماهەنگی و هاوکاری یەکتر بکەن و لەگەڵ هاوپەیمانە ئیسرائیلی و ڕۆژاواییەکانیان بن بۆ سەرخستنی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و دامەزراندنی دەوڵەتی کوردستان. شەشەم، ناونانی کوردستان هیچ پەیوەندیەکی بە ڕەگەزپەرستیەوە نییە. ئەو ناوچەیەی کە سەردەمی ئێستا پێی دەڵێن کوردستان هەزاران ساڵە بە نیشتمانی کورد ناسراوە. سۆمەریەکان بە کوردستانیان وتووە کورداکی کە مانای نیشتمانی کورد دەگەیەنێت. لەلایەکی دیکەوە درایڤەر دەڵێت سۆمەریەکان بە وڵاتی کوردیان وتووە کووردا و لە تۆمارگەلی ئاشووریەکان کورد بە کورتی یان کوردی ناوبراون. هەروەها لە لایەن هیتیەکانەوە بە کورتی ناوبراون کە بەمانای شاخی دێت. لە تۆمارە ئەرمەنیەکان بە کۆردی هاتووە و ڕۆمەکان پێیان دەوت کۆردی یان کۆرتی. سوڵتان ئەحمەد سانجەر مەلەکشای سلجوقی یەکەم سوڵتانی دەسەڵات ڕەو بووە کە لە نێوەندی سەدەی شەشەمی کۆچیدا بە فەرمی ناوی زێدی کوردی بە کوردستان هێناوە. واتە زیاتر لە 850 ساڵ لەمەوبەر ناوی کوردستان هاتووە. لەم ڕوانینەوە بۆمان دەردەکەوێت کە کوردستان ناوێکی مێژوویە و هیچ پەیوەندیەکی بە نەژادپەرستیەوە نییە. وەک چۆن بیرینەتەوەیی لەو سەردەمە دێرینانەدا بوونی نەبووە، لە کاتێکدا ئەو زاراوە نەگریسە لەسەر بنەمای نەتەوەیی نەژادپەرستی لە دوای سەرهەڵدانی بیرینەتەوەیی لە ناوچەکەدا کاری پێدەکەن و کورد و کوردستانیش بووە هەڵداشتی ئەو دەوڵەتە نەژادپەرستانە. لێرەدا دەبێ بگوترێ هاوڵاتیانی کوردستان بە هەموو پێکهاتە نەتەوەیی و ڕەگی و دینی و دینزاییەوە لەژێر سیستەمێکی دیموکراتی عەلمانیدا لە ماف و ئەرکدا یەکسان دەبن. حوتەم، ئەو کوردانەی لە بری هەرێمی ڕۆژاوای کوردستان یان ڕۆژئاوای کوردستان یان ڕۆژئاوا دەستەواژەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەکاردەهێنن، پێویستە شەرم لە خۆیان بکەن و شایەنیەوە نین هاوڵاتی کوردستان بن کە وەک تووتی ئەو دەستەواژەی داگیرکەرانی کوردستان بەکاردەهێن و بەم شێوەیە خزمەتی داگیرکەران دەکەن. ئەمانە دەبێت لەوە تێبگەن کە بەم کارە هەرێمی ڕۆژاوای کوردستان دەسەڕنەوە، ئەم بەشە بە نرخەی کوردستان کە بە هیچ شێوەیەک دەستبەرداری لێی ناکرێت.